سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لاڵخێکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لاڵخێ ئەم هەفتەیە بەرنامەکەمان دایوەی بەڕێز بینەری دوو بابەت دەبن لەژێر ئەم سەردێڕانەی خوارەوەدا، واتە لە پەراوێزی زماندا سنوورەکانی گوتار و مانە و دەرفەتەکانی ئەدەبیات لە نووسینی لاوێن ئەمانی و ئارەزوویەکی وەدی نەهاتوو لە نووسینی سعید ئەمانی. بۆ هیوایە ناوڕۆکی بابەتەکان جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت ناوبڕێک وەربگرین ئەڕۆینە سەر بابەتەکانمان. لە پەراوێزی زماندا سنوورەکانی گوتار و مانا و دەرفەتەکانی ئەدەبیات لە نووسینی بەڕێز لاوێن ئەمانی. لە ئەدەبیاتدا ئەو بەرهەمانەم زیاتر خۆش دەوێت کە پێشوەختە چ بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دان بە نەزۆکبوونی زمان لە ئاز وێناکردن و گێڕانەوەی زۆرێک لە ئەزمونە مرۆیەکاندا دەنێن و بەم گرێمانەیەوە دەست دەکەن بنووسین. چونکە پێشاپێش ئەزانی کە ئەم بەرهەمانە بە پێ توانایان هەڵ دەدەن بۆ نیشاندان و هەڵکۆڵێنی ئەزمونیان ڕاستیەکی شاراوە نەناسراو یان بێناو. هۆنراوەی تازە ئاشنای ئەحمەد بازگر بەدەر لە ناوەڕۆک و پێگەی هۆنەریەکە یەکەم جار بە بیستنی هەر ئەم دێڕە زۆر سادەی دەستپێکەکە بوو کە ڕاکێشی بوو. چۆن بۆت بدوێم سەرنج بدەنە دەربەندی پەپولەی شێرکۆبێکەس شاکارێک کە کاتێ دەگات بەو چەند وشەی ئەس چیتان بۆ باسکەم. تازە لەوێدایە کە واتای سەرجەم دێڕەکانی پێش و پاشی هەستپێکراوتر دەنوێنن. جیهانی ئەزمونکرا و جێ تێگەیشتنی ئێمە لە چوارچێوەی زماندا پێناسە دەکرێت. هەر شتێک کە بۆ وتن بشێ بۆ وێناکردن و تێگەیشتنیش دەشێ. هەر شتێکیش کە لە دەرەوەی زمان بێت بۆ ئێمە نەکردە و مەحاڵیان لیان لانیکەم بێواتا دەنوێنێ. لێرەدا ڤێگتگێنشتاین پەردە لەسەر دژوازیەکی بنەڕەتی هەڵدەداتەوە. لەمەڕ هەر شتێک کە ناتوانرێ بهێنرێتە زمان دەبێ بێدەنگ بین. وەک بڵێ تەنانەت فەلسەفەش لە دوای ڕوونکردنەوەی پەیوەندی نێوان زمان و جیهان بە لێوارێک دەگات کە تیادا زمان هەرەستێنێ. بەڵام ئەوەی لێرەدا ڕوودەدات نەک کۆتایی مانە بەڵکو دەستپێکی ئەزمونێکی ترە، ئەزمونی بوونی شتێکی واوەتر لە گوتار. يتناو خنكندريم ومشي نخباو يي ومشي رنقبوي الشابو لكاونت بقر مول الفو هواور وهرشنو يجدخون خوبتي واوري الرول شاو خاددن باوي بوري ورفلتت او هاوري هاو سكر او روي هزينا بري مربت لاستاكو تو هزينا بري مربت لاستاكو شوك قامي تو دوش ما قوازاريا شوك قامي تو دوش ما قوازاريا تو شي دندان ويدني شمسان تو شي دندان ويدني شمسانا وغير زينا بريني سردني برجانوي وغير زينا بريني سردني برجانوي
لە نەریتی فەلسەفەی ڕۆژاوادا ئایدیای ئینفابیلیتی یاخۆت شتێک بۆ دەربڕین و ڕوونکردنەوە نابێت بە شێوەی جۆرا و جۆر باسکراون. هەموو کات دۆخکەلێک لە بەرچاو گیراون کە تیاندا زمان توانای دەربڕینیانی نییە. ئەم دۆخانە ئەتوانێت لە پەیوەند بە ڕەنج، خۆشەویستی، لە دەستان، مەرگ و هەر ئەزمونێکی قوڵی مرۆیی تردا بێت. بۆیە زمانناسان زۆر جار لەو ڕوانگە پێکاتە خوازەوە لە زمان مۆدا دەگرن بۆ پۆیەیە کە زمان نەک وێنایەک لە ڕاستی بەڵکو کردەیەکی کۆمەڵایەتیە و هەر بۆیە ژمانە بەکارهێنانە. بۆ نمونە لە ڕەخنەیە دەبی مارکسیستیدا هاوکات کە لەسەر ڕۆلیالیزم لە ڕنگدانەوەی گشتیدا پێداگیری دەکرێت لە بابەت بە سنوورداری زمان و فۆرمی ئەدەبیش هۆشداری دەدرێت. زمان لە بەستێنی پەیوەندیە مرۆیەکاندا بەدی دێت و گەشە دەکات. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا دەکرێت سەرجەم ئەزمونەکان لە یەکێک لە گەمە زمانیە باوەکاندا جێبکرێنەوە؟ بەساناییە. زۆرێک لە ئەزمونەکان لە هەناوی زمانی هەبوودا پێگەیەکیان نییە چونکە لە توخمی زمان نین و بۆیەش ناتوانرێ بە ئاسانی بگێڕدرێنەوە. لەم سونگایەوە ئەدەبیات شێوازێکە لە گەمەیەکی زمانی تایبەت کە ڕێسای خۆی هەیە. ئیماژ، جیناس، هەڵوەسە، ڕیتم، بێجەنگی و بۆشایی. بەڵام ئەدەبیات واوەتریشە لە گەمەیەکی زمانی ڕوت چونکە زۆر جار بە شکاندنی گەمە زمانیە باوەکان دەرفەتی مانای نوێ دەخۆڵقێنێت. ئەدەبیات زۆربەی کات هەوڵ دەدات ئەو بەستێن و ناواخنانەی کە ئیمکانی دەربڕینیان نییە دەربخات، نەک بۆ ڕوونکردنەوە و دەقا و دەقێڕانەوەیان، بەڵکو بە مەبەستی نیشاندانیان. بۆیە لەو کاتانەدا زمان تەنیا هەبوونی نەبوونیەک دەردەبڕێت. دریدا لە نەبوونی ناوەند لە زماندا و هەڵپەسێدراوی مانا دەدوێت. بۆیە ئەدەبیات هەمیشە ئاماژە بە شتێک ناکات، بەڵکو بەردەوام شتێکیش دەشارێتەوە. ئەمەش نەک لاوازی زمان بەڵکو ڕاستی زمانە. زمان هەموو کات ناتەواوە، هەمیشە لە ڕێدایە. هەر بۆیەش نەک تەنیا ئامراز بەڵکو سنووری تێگەی ئێمەیشە. بەڵام ئەدەبیات لە پراوێزی ئەم سنوورانەدا دەژی بۆ شکاندن یان نزیکردنەوەی سنوورەکانی نێوان زمان و ئەزمون. ئەدەبیات نایەوێت تەنیا جیهان بگێڕێتەوە، بەڵکو گەرەکیان نیشان بدات کە شتێک لە چاومان ون بووە و شتانێک هەن کە دەستەمۆ نابن تەنانەت ئەگەر لە ساکارترین و ڕوژێنەرترین ئەزمونە مرۆیەکانیش بن. ڕەنگە هونەر و شەعر ڕێک بەم هۆکارە بەدی هاتوون، نەک لەبەر ئەوەی شتێکی ڕوونتر باس بکەن، بەڵکو بۆ ئەوەی ئەو شتانێکە ناتوانرێ بوترێن هەست پێکراوتر بکەن. سۆزێک بۆ سنەی سوور. ئەم شارە دوای کارەساتی تەقینەوەی تانکێرێکی نەورد لە سنەکە بوو بە هۆی هەڵقرسان و گیانبەختکردنی کۆمەڵێک لە خەڵکی ئەو شارە گوتراوە: ئەی سنەی سەربەرز و سوورم، ئەی دڵم کورسانەکەم، ئەی بەیەک زێ دەنجی ژین و برک و ئێش و ژانەکەم، ئەی بەبێ تۆ ڕۆژ هەڵاتم ڕەشەوێکی بێچراز، ئەی بە تۆوە ئاوەدانە چۆڵترین کۆڵانەکەم، ئەی هەناسەی فێنچی ڕەوتی ڕوو لە پێشی سەردەمم، ئەی ورەی پڕپڕ لە هیوای ڕەوڕەوەی جوڵانەکەم، ئەی بەهشتی نواڵی ئاوێر، ئەی گلێنەی کوسکەڕەش، ئەی تروسکە و ئەی تریفەی چاوی کوردستانەکەم، ناحەزانت چنگ و سڕنوشیان لەسەر جەستەت جەمە، سەختی ناڕووشەی بە هاسان شارە خۆش و جوانەکەم، وا لە دوورۆ هەڵدەهێنجم هێز لە تۆ، بۆیە دەڵێم من لە تەکتام، دڵ لە تەکتە، ئەی سنە تاقانەکەم. بەڵێ ئازیزان، بابەتی دووهەمتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی ئارەزوێکی وەدی نەهاتوو لە نووسینی بەڕێز سەعید ئەمانی. ڕۆژنامەگەری ئازاد و ڕەخنەگرتن لە زۆربەی وڵاتانی دنیادا بووەتە ئارەزوێکی وەدی نەهاتوو، چونکە سانسۆر و ڕژیمە دیکتاتۆرەکان هەر شتێک کە خۆیان بە مەسلحەتی نەزانن ئیزنی بڵاوکردنەوەی پێنادەن. ڕۆژنامەکان لەو وڵاتانەدا بوونەتە ئامرازی پیاهەڵدان و ستایشکردنی دەسەڵات و بەم هۆیەوە
ویژدانی ئاگای ڕۆژنامەنووسی سەربەخۆ ئازادی خواز بەردەوام لە ژێر گوشاری سانسۆر و بارگرانی بەڕێچووندا دەهاڕدرێ. بارودۆخی نالەبار و تەگەرە و ئەگێر و گرفسەکانی سەرڕێگای کارکردنیان سکاڵا و گازندەی ئەم بەشە لە ڕۆژنامەنووسانی بەرز کردووەتەوە و لە زۆر شوێن تەنگ و چەڵەمەی گەلێک جددی بۆ پێکهێناون کە لە وڵاتانی وەگێران، عێراق، ئەفغانستان، فەلەستین، لیبی، سووریا، میسر، عەرەبستان، سوودان، سومالی و ئەندۆنەزی لە چاو شوێنەکانی دیکەی دنیا گەلێک بەرچاوترە. ئەم کێشمەکێش و بەرەوڕووبوونەوەیە تەنیا تایبەت بە سەردەمی ئێستا نیە، بەڵکو پێشوینەیەکی بە درێژایی مێژووی تەمەنی ڕۆژنەمەگاری لە پشتسەرە. سانسۆر و بەرتەرسکردنەوەی ئازادی قەڵەم و بیرۆڕا دەربڕین پێ بە پێ و شان بە شانی نووسین و قەڵەم وەشاندن هاتووەتە پێش و بێجگە لە چەند دەورێکی کورد ئەویش سەردەمی گۆڕانکاریە بنەڕەتیەکان لە وڵاتانەی شۆڕش و ئاڵ و گۆڕ تێیاندا ڕوویان داوە وەک سەردەمی شۆڕشی مەشروطەخوازی و شۆڕشی ساڵی 1357 هەتاوی لە ئێران و دوای ڕاپەڕینی 91 میلادی بۆ ماوەیەک لە کوردستان عێراق و ئاڵوگۆڕی لەم بابەتە یان هەندێک جار سەرودەمی هەڵبژاردنەکان لێرە و لەوێ کەمێک فەزاکە دەکرێتەوە. هەرچەند زۆر جار گۆشاری زیاتر بۆ سەر بواری ڕاگەیاندنی بەدووادا بووە، بە بەردەوامی مەیدانی گەشە و هەڵدانی لە نووسەران و قەڵەم بەدەستان بەرتەس کردووەتەوە و بەری بە هەوڵەکانیان گرتووە. ئەم بربەستانە بوونەتە لەمپەڕ لە بەردەم ڕۆژنامەنووس و نەیان هێشتووە ڕۆژنامەنووس بە باشی بتوانێ وەڵامی چاوەڕوانەکانی خوێنەرانی بداتەوە کە ئەویش خۆی لەم خاڵانەی خوارەوەدا دەبینێتەوە. ڕۆژنامەنووس پێویستە ڕاستبێژ و پارێزەر و پشتیوانی شێلگیری ئازادی بێت، ڕەخنەگر و دەربڕی ڕاشکاوی دەرد و مەینەتە کۆمەڵایەتیەکان و لایەنگیری دیموکراسی و دادپەروەری بێت. ئەم چاوەڕوانیانەش لەوەیەوە سەرچاوە دەگرێت کە ئەساسی ترین تایبەتمەندیەکانی ڕۆژنامەنووس چاونەترسی، ژیری، وشیاری، دوورئەندیشی و خۆڕاگریە. ڕۆژنامەنووسی ڕاستەقینە و ڕاستبێژ هەواڵنێری ئەو ڕاستیانەیە کە لە دنیای دۆروبەریدا ڕوودەدەن. بە پێچەوانەی هەندێک لە هاوکارەکانی کاپیا هەڵدەر و ستایشگەری دەسەڵات و سڵتەن دەستەمۆی دەسەڵات نابێ. ئەو پارێزەر و پاڵپشتی سربەخۆیە و لە ئازادی قەڵەم ڕادەربڕین کۆڕ و کۆمەڵ و ئەنجومەن و ڕێکخراوەکان داکۆکی دەکات. لە ناخی دەروونەوە لەسەر ئەو باوەڕ و قەنەعەتەیە کە مرۆڤ ئازاد و سربەخۆیە و هیچ کەسێک بۆی نییە ئەم ئازادی و سربەخۆیەی لێ بەرتەس بکاتەوە و پێشێری بکات. دیارە ئەو ڕۆژنامەنووسانە جێمەبەست و چاوەڕوانی خەڵک و خوێنەرانی جدین کە زانیاری و شارەزایی تەواویان لەسەر پرسە سیاسی و کۆمەڵایەتیەکان هەیە. کەسێکە نەخزیوەتە کونجی خەڵوەتی خۆیەوە و لە پرۆسێکی گەڵاڵە بۆ داڕێژراودا سەری کێشاوەتە گەشت کەلێن و قوشبنەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگایەوە و توانایی شیکردنەوە و هەلاجیکردنی پرس و بابەتە جۆرە و جۆرەکانی هەیە و لە هەمان حاڵدا دەتوانێت پرۆژە و ڕێگە چارەش پێشکەش بکات. جیا لەو نووسەر و ڕۆژنامەنووسانەی بە شێوەیەکی بەری لە ئاستی دنیادا بۆ بەردەوامی ڕۆژنامەکەیان و دوورخستنەوەی پیشەکەیان لە مەترسی دەسترێژی لایەنە دژی ئازادی کۆنەپەرست و دەسەڵاتی دیکتاتۆرەکان دەستیان داوەتە خۆ سانسۆڕی. ژمارێکی بەرچاو لە ڕۆژنامەنووسان بەردەوام ویسویانە ئەرکە پیشەیەکەی خۆیان بەباشی بەنجام بگەین و کارەکانیان لە ئاستی چاوەڕوانیەکانی خوێنەرانیاندا بێت. بۆیە ئێمە ڕۆژانە شاهدی دەست و پەنجە نەرمکردنی ئەو ئینسانە خاوەن هەڵوێستانە لەگەڵ ئەو مەترسیانە داین کە هەڕەشە لە ژیان و پیشەکەیان دەکات. دیارە ئەو مەترسیانەش تەنها لەلایەن دەسەڵاتە سەرەڕۆ و دیکتاتۆرەکانەوە نییە، بەڵکو زۆر جار دەکەونە بەر هێرشی گروپە تۆندڕۆ و تیرۆریستیەکانیش. ئێمە ساڵانە شاهدی کوژرانی بەدەیان و سەدان هەواڵنێر و ڕۆژنامەنووس و پێشکەشکاری لە ئاستی دنیادا. بۆ نمونە بەپێ ئاماری یۆنسکۆ لە یەکێک لەم ساڵانەی دواییدا زیاتر لە 110 هەواڵنێر و پێشکەشکاری تەلەڤیزیۆنی لە ئاستی دنیادا کوژراون کە دەکرێت بڵین کەم و زۆر ساڵانە بارودۆخەکەی بۆ کەسانەی لە بواری ڕاگەیاندندا کار دەکەن هەر بۆ جۆرەیە. لەگەڵ ئەوەی دابینکردنی بژێوی ژیان وەک باقی چین و توێژە کەم جاهاتەکانی نێوکۆماڵ بە زەقی داوێنی نووسەران و ڕۆژنامەنووسانیشی گرتووە و ئەم گرفتی بەدەستێنانی بژێوە
گەیشتۆتە ئاستێک کە تااقەت و برسێتی لێچنیون و بەشێکی بەرچاوی لێ ناچار کردوون پێشێلی بەشێکی زۆر لەو بایخ و ئەرزەش و بەرپرسیانە بکەن کە لە ئەستۆیانە ژمارێکیش قایم و پتە بە ئێرادێکی پۆڵاینەوە بڕیاریان داوە تا ئەتوانن داکۆکی کار و پارێزەری ئەرزش و نرخ و ئەرکە بنەڕەتیەکانی بواری ڕۆژنامەگەری ئازاد بن و نەهێڵن هیچ بڕووبوویانوویەکی وەک پاراستنی بایخ و نەرێتە وەهمیە کۆمەڵایەتەکان پاراستنی ئەمنی قەومی و شتی تری لەم بابەتە بواری چالاکی پیشەکەیان بەرتەسکاتەوە. کێشە و ململانە نێوان دەسەڵات و ڕۆژنامەنووسان لە ئێران و لە هەرێمی کوردستان لەم ساڵانەی ئەخیردا دەتوانێت لە نمونە هەرە بەرچاوەکانی ئەم ململانەیە بێت. بوارێکم ڕێم ساخت و دوور دەڕۆم بارە سوورای سنوور ڕوو لە هەورازی سۆچێوێم ڕێئامانجی بەرزا پێوێم ئازار گەستا و تین و برسی چوار دەورەی ڕێم پڕماترسی لە تاریکی شەوازنگا بەنێو تەلابوون و زابندا هەزار قۆناغم بڕیوە شوگاری تاڵم زۆر دیوە هەزار قۆناغم بڕیوە شوگاری تاڵم زۆر دیوە دروستکایەک تیشکی تاوێ لێم دەرنەکەوت سۆمای چاوێ بەزستان و تۆخ و سەریما چەندە هەراز هەر بە سەریما زۆر جار هەڵدێرەم لا زەردان جەستە خستەیدا و دەریدان بەڵام هەرگیز من لام نەدا قەت بە کۆغان مەودام نەدا هەزار شوورم شێکان بریم بە کۆسپی مارگا تێپاریم هەزار شوورم شێکان بریم بە کۆسپی مارگا تێپاریم پوختە و خاراوترم مەرگەم برێنم خۆم نامێرم ژوەی ڕێگا ژیمانێمە بڕوا وەزبوونی ژیانێمە بەرەو دوندی ئاواتی خۆم دەڕۆم 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 کەوتن نەستان هەنگا و هەنگا تا دەگەم نستان هەنگاو هەنگاو تا دەگەم بە ژوانگەیەتەوە کەوتن نستان هەنگاو هەنگاو تا دەگەم بە ژوانگەیەتەوە کەوتن نستان هەنگاو هەنگاو تا دەگەم بە ژوانگەیەتەوە کەوتن
نستان هنگاو هنگاو تدگم باش وانگی هاتاو كوتن نستان هنگاو هنگاو تدگم باش وانگی هاتاو كوتن نستان هنگاو هنگاو تدگم باش وانگی بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئاڵلقەیەکی دیکەم بەرنامەیەجا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانتان دەسپێر.